ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاوڕۆتۆفیقم لە ئەڵقەی ئەمشەی پانۆراما پێتان گەشتینەوە. پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق و هەرێمی کوردستان ئەمڕۆ قۆناغی دووەمی چووە بواری جێبەجێکردنەوە و هەنگاوەکانی کە لە سەعات 8 بەرەبەیانیەوە دەستی پێکردو تاوەکو ئەم ساتە بەردەوامە. ئەنی تاوەکو ئێستا لە ڕووی تەکنیکیەوە بە بێ کێشە و گیر و گرفت بەڕێوە چووە. ڕاستە لێرە و لەوێ هەندێک گرفتی تەکنیکی هەیە، ئەوش بە هۆکاری ئەوەی کە هەندێک لە تابلێتەکان کە بە بژمێرەکانە لە ڕووی ئەنتەرنێتەوە یا لاوازە یاخود سیمکارتەکان ناخوێنێتەوە، یان هەندێک جار کێشەی وەستانی تابلێتەکان هەیە کە ڕاستەوخۆ ڕەبتە بە سێرڤەری سەرەکی لە بەغداوە. پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان کە پرۆسەیەشی گرنگ و ژیاری و هەستیارە ماوەیەشی زۆرە لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجام نەدراوە، بە خۆشحاڵیەوە کە ئەم ساڵی 2024 پرۆسەکە بە سەرکەوتووی بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان ئەنجامەدرێ و تاوەکو ئێستا کە دەیبینین قۆناغی گرنگ و سەرکەوتووی بڕیوە. لە ڕووی تەکنیکیەوە ئەم پرۆسەیە تا چەندە گرنگە سەرکەوتوو بێ کە سەرکەوتوو بوو ئەنجامەکەی وەکو وەمولایەکمانە زانین لە بەرژەوەندی خەڵکی عێراقە بێ بە گشت ناوچە جیاوازەکان و هەرێمی کوردستانیش. ئەمشە گفتوگۆکەین لەسەر کۆی پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق و هەرێمی کوردستان و ناوچە کێشە لە سەرەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و ئایندەی ئەنجامەکانی ئەم پرۆسەیە لە ڕووی تەکنیکی و تا ڕادەیەکیش لە ڕووی سیاسی قسەی لەسەرەکەین. میوانەکانم هەرێک لە بەڕێزان مەلاکەریم شکور لێپرساوی بازنەی حەمرینی یەشێتی لە خورماتوو کە بە سوپاسەوە جەنابیان لە خورماتوو لەگەڵمان کاکمەلا بە خێربی سوپاس دەکەین. هەروە دکتۆر عومەر مامۆ پسپۆڕی بواری ئامار و سەرژمێری کە بە سوپاسەوە جەنابیشان لە کەرکووک لەگەڵمان بە خێر بن. دکتۆر عومەر، سەرەتا گەل لە کاکەریم شکرەوە دەست پێ بکەم. کاکەریم، بینیمان ینی پرۆسەیەکی گرنگی ینی هەستیار لە عێراق و هەرێمی کوردستان و ناوچە کێشە لە سەرەکان کە پرۆسەی سەرژمێری و ئامارە دوای ساڵانێکی دوور و درێژ ئەنجامەدرێ. پرۆسەکە یانەوەی کە بینیمانە لە بەیانەوە و لە ڕۆژەکانی ڕابردوشدا کە دەستی پێکردووە قۆناغەکان و هەنگاوەکانی بەباشی بەڕێوەچێ. هەڵسەنگاندنتان لە ڕووی تەکنیکیەوە سەرەتا بۆ پرۆسەکە چۆنە؟ بەڵێ، زۆر سوپاس. دیارە ئەم پرۆسەیەکی گرنگە بۆ هەموو وڵاتێک و عێراق لە وڵاتانەیە کە لە ڕابردووە بە شێوەیەکی تەواو لە دوای بڵێ سەرژمێری ساڵی 1950ەوە سەرژمێریی تەواوی نەکردووەوە. ئەم سەرژمێریە کە تا ڕادەیەک سەرژمێریی ئەلکترۆنیە و بە شێوەیەکی پێشکەوتوو ئەنجامەدرێ. گرنگە بۆ وڵاتێک وەکو عێراق یەواش یەواش بێتە یەکێ لە وڵاتانەی کە اعتیماد بکاتە سەر ئەلکتۆرینی ئەوانە لە زۆر باردا. بۆیە لێرە ئەوەی من تێبینیم کردبێ لەم سنوورانە لە سنووری ناوچەی کێشە لەسەر بە شێوەیەکی باش بەڕێوەچێ بە تایبەتی لە خورماتوو، هەرچەنە لەگەڵ بوونی هەندێک وردە کێشە بەڵام لەگەڵ ئەوەشا و بوونی سێنەتەوە و چەندین مەزهەب و ئەوانە لە سنووری خورماتوو و لە سنووری ناوچەی کێشە لەسەر، بەڵام پرۆسەکە بە ئاسایی بەڕێوە چووە و کێشەی ئەو تۆی بۆ دروست نەبووە، بربەستی ئەو تۆی بۆ دروست نەبووە. و ئێمەش هەمومان لەم سنوورانە هاوکار بووین بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بە باشی بەڕێوە بچێ و دیارە ئێمە هەمومان هەم عێراق بە شێوەیەکی گشتی و هەم هەرێمی کوردستانیش پێویستە هەمومان هاوکار بین و هەموو سوودی لێ ئەبینێت، چونکە وڵات پێویستی بەو سەرژمێری هەیە و وەکو ئاماژەم پێکرد ماوەیەکی زۆرە لە عێراقا ئەو سەرژمێریە نەکراوەکە پێویستە بۆ وڵاتێکی وەکو عێراق. لە خورماتوو ناوچەکانی دەوروبەری کاگ مەلاکەریم، ئەنێ توانین بڵین بە تایبەتی ئەوە جەناب تەڵی لە ڕووە تەکنیکیەکەەوە سەرکەوتوو بووە. هاوڵاتیان ئەوانەی کە ینی بۆ نمونە بەسەر جەم پێکاتە و نەتەوەکان و بە تایبەتی کوردیش کە بینیمان ینی زۆریان گەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان هاوکار بوون لەگەڵ ینی تیمەکانی سەرژمێری بۆی کە داتا و زانیاریەکانیان بە شێوازێکی باش پێشکەش بکەن و تۆمار بکرێت. ئەوەی ئەمڕۆ بینیمان من ئەمڕۆ لە خورماتوو بووم و دڵنیام لە کەرکووکیش کە پرسیارم کردووە و ناوچەکانی ترین بڵین مادەی 140 ناوچەی کێشە لەسەر
خەڵک بە شێوەیەکی باش گەڕاوەتەوە بۆ زیێدی خۆی و هەست بەواکە ئەمە پرۆسەیەکی چارەنووس سازە پێویستەکە لە زیێدی خۆی تۆمار بکرێ و خەڵکی ئێمە زۆر هاوکار بووە ڕاستە ئێمە هەل لە سەرەتاوە وەکو ئێرە ئێمە تیمێکمان تەشکیل کردو وەکو مەڵبەندی حەمرین من خۆمیش وەکو ئەندام پەرلەمانێک لێرە لەگەڵ کۆمەڵێک برادەرە تیمێکمان تەشکیل کردووە بۆ ئەوەی هەل لە سەرەتاوە لە ڕێی کۆڵسەنتەرێکەوە ئێمە داوا لە خەڵکی خۆمان بکەین بگەڕێتەوە خورمات و خۆی تەسجیل بکە و هەندێک ڕێنماییمان داوەتە خەڵکی خۆمان بۆ ئەوەی بگەڕێنەوە ئێرە شارەکان پێوەی دیار بوو ڕێگاوبانەکان پێوەی دیار بوو و خەڵک لە ڕاستیە معلوماتەکان بە دەقیقی و وەکو خۆی ئەمڕۆ ڕۆژی 20 مانگ و 21کە ئێمە لە قۆناغی سیاین بۆ ئەم سەرژمێریە بە شێوەیەکی زۆر باش هەم قۆناغی یەکەم گەمارۆ کە پێڵێن حەسر و تەرقیم و لە قۆناغی دووەمیشە لە 16 بۆ 19 کە ئەو چەند ڕۆژە زۆر گرنگ بوو خەڵکی ئێمە و خەڵکی شوێنەکانی تریش ناوچەی کێشە لە سەرگەڕانەوە زیێدی خۆیان و بە ژمارەی باش گەڕانەوە هەموو ناونووسکران خۆیان لێرە تۆمار کرد و ئەم دوو ڕۆژ بەڵێ لەو 4 ڕۆژەیە هەموو هاتن و خۆیانیان ناونووس کرد و کارتی نیشتمانیان هی کەسێک لە خێزانەکە ئامادە بووە لێرە و کارتی نیشتمانی هەموو خێزانەکەی پێبووە کە خۆی تۆمار کردووە کەم هەیە لە ئاوەرەکانی خورمات و ئەم دەوروبەرانە نەگەڕابێتەوە و لەم دوو ڕۆژەی شاکە قۆناغی سێمە ڕۆژی 2021 بەشێک زۆر لە خێزانەکان ئامادەیانەیە هەرچەنە ئەگەر کەسێکیش لە خێزانەکە لەم ڕۆژانە ئامادەی هەبێ لەم دوو ڕۆژە و دوای ئەوەش بۆ وردەکارەکانی تر ئەگەر یەک کەسێکیش لە خێزانەکە حزوری هەبێ لێرە ئەتوانێت هەموو شتەکان تەسجیل بکە بەڵام بەڕاستی خەڵک بە حەماسێکی باش و بە شێوەیە کە تەوەقعمان نەکرد بەو شێوەیە خەڵک گەڕاوەتەوە. دەست خۆشکا کەریم دێمە خزمەت جەنابەت دکتۆر عومەر دووبارە سڵاو لە جەنابەت بێ ینی پرۆسەیەکی گرنگی هەستیار کە ینی ئایندەی وڵاتی لە هەموو بوارەکاندا لەسەر بنیاتەنرێت بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچە کێشە لە سەرەکان کە ئەمە بەڕاستی پرۆسەیەکی زۆر گرنگە ینی لە ڕووی گەشەی دانیشتوان و لە ڕووەکانی دیکە کە ینی کۆمەڵێک ڕەهەندی جیاجیایی هەیە سوودی دەبێت لە ئایندەدا بۆ هەموو هاوڵاتیشی عێراقی و هەرێمی کوردستان و ناوچەکانی مادی 140 هەڵسەنگاندنتان بۆ پرۆسەی سەرژمێری و ئامار لە ساڵی 2024 بۆ عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چۆنە پرۆسەکە توانین بڵین لە ئاستێکی ستانداردی نێودەوڵەتیە بەڕێوە دەچێت؟ بەڵێ ئەم کاتتان باش ئەم کاتەی بینەرانی کورسات باش و بە خێراتنی میوانی بەڕێز دەکەم بەڵێ بەڕاستی ئەوەی کە دەتوانرێت سەرژمێری گشتی بۆچی سەرژمێری گشتی بەواتای تاکە ڕێگایەکە و تاکە ئەداتێکە کە لە ڕێوە دەتوانێت حکوومەتەکان بە ستاندەرێتێکی دیجیتالی بگاتە ئەو لێک نەچوونانەی کە لە ماوەی 10 ساڵی کە دروست دەبێت ناو کۆمەلگایەکدا بۆ بەبەستە سەرژمێری دەکرێت کە بە یاسا ڕێکخراوە و ئەم سەرژمێرەی کە ئەم جارە دەکرێت یەکێکە لە سەرژمێریە باوەڕپێکراوەکانی عێراق لە دوای 2003ەوە چونکە بە حکوومەتێک دەیکات کە حکوومەتێکە لەژێر دەستورایە و حکوومەتێکە هەڵبژێردراوی پەرلەمانە لەبەرەوە زۆر گرنگی بەم سەرژمێریە دەدرێت کە لە دوای کۆتایی هاتنی ئەم سەرژمێریە کۆتایی بە هەموو ئەو جەدەلانە دێنێت کە ژمارەی دانیشتوانی عێراق لە ڕێگای تەقدیری پسولەی خۆراکیەوە یان لە ڕێگای گەشەی دانیشتوانەوە کە 2.1 یا 2.6 بۆ پارێزگاکان کە ئەڵێن ئێستا ژمارەی دانیشتوانی عێراق بە تەقدیر گەیشتووەتە نزیکەی 45 ملیۆن کۆتایی بەم جەدەلانە هەموو دەهێنێت و لە دوای پرۆسەی سەرژمێری هەموو عێراق یەک کاتژمێری ژمارەی دانیشتوان لەدەست دەکات کە ئەویش کۆتا ژمارەیە کە ئەعلان دەکرێت لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقەوە و عێراق هەر 19 پارێزگاکەی دەچێتە ژێر 19 ستوونی ژمارەی دانیشتوانی کە پێی دەوتێت سڕی دانیشتوان و لە دوای ئەم سەرژمێریە کە ئەعلان دەکرێت و باوەڕپێکراوە حکومڕانی لە عێراقدا بە تەواوەتی دەگۆڕێت چونکە حکومڕانیەکانی کە لەمە دوا دەکرێت حکومڕانی ئاسانتر دەبێت بۆ حکوومەت بۆ پەرلەمان هەروەها بۆ حکومڕانەکە ینی حکومڕانێکی لەسەر
ینی بنەمای داتا و ژمارە بێت چکە ئەمە دایتایەکی باشکەوە کاتەوە و ژمارەکانیشی لەبەر چاوڕوونە بێت. بێگومان مەبەستم ئەوەیە کە ئیتر کۆتایی بەوە دێنێت کە ژماری دانیشتوان لە ڕێی تەقدیرەوە هەژمار بکرێتن و هەر پارێزگایەک ژمارەی دانیشتوانەکەی نەزانرێت تەنانەت هەرێمی کوردستانیش سوودێکی باش دەبینێت لەم بابەتەیە چونکە ڕێژەی ژمارەی هەرێمی کوردستانیش دیاری دەکرێت هەروە پارێزگاکانیش هەروە دڵنیام ڕێژەی و ژمارەی ئەندامانی پارێزگاکان و هەروە پەرلەمانیش دەگۆڕێت لە دوای ئەمە. بەڵام من ئەمەوەیەک بەڕاستی وەکو کەرکووکیەک لە ناو کەرکووک مقارنەیەکی کە باوەڕ پێکراومان هەیە بۆ بڵێن ئەحسای 1950 و هەروەها لە دوای 2003 کە هیچ سەرژمێرێک نەکراوە مقارنێ بکەین لە نێوان ئەم دوانەدا چونکە هەندێک لە پێکاتەکانی کەرکووک بینیمان کە دوێنێ بەیاننامەیان دەرکرد و ویستیان سەرژمێری لە عێراقدا ڕابگیرێت بەمەستی ئەوەی کەوە ئەم سەرژمێریە بەمەستی تێکدانت دەکرێت لە کەرکووکدا. لە ساڵی 1950 ئەگەر ڕێژەکان دیاری بکەین لە کەرکووک دەبینین باوەڕ پێکراوترین سەرژمێریە چونکە پێش گۆڕین دیموگرافیای کەرکووک و ناوچەدا بڕێنکاو کراوە. ڕێژەی کورد لە کەرکووکە بە پێی سەرژمێری ساڵی 1950 لە 150 بووە، عەرەب لە 124 بووە، تورکمان لە 123 بووە، مەسیحیەکان لە 100.9 بووە، هەموو پێکاتەکانی تر لە 100.9 بووە. واتە هەموو ئەو پێکاتانی کە کۆ بکەینەوە کاتە لە 149 و کوردش بەتەنیا لە 150 بووە. بۆیە لە 2003 ڕاستە هیچ سەرژمێریەک نەکراوە لە دوای 2003ەوە کە ڕژێمی بەحث ڕووخاوە، بەڵام ئێمە هەندێک مؤشراتمان هەیە کە دەتوانین بڵێن تەقدیری ڕاستکردنەوەی ئەحسای ساڵی 1950 بەوەی 5 خولی پەرلەمانی عێراق کراوە، 2 خولی ئەنجومەنی پارێزگا کراوە. لە هەموو ئەم هەڵبژاردنانەدا کورد بە هیچ شێوێک لە نیوەی دەنگەکانی یا کورسیەکانی کەرکووکی کەمتری نەهێناوە. بۆیە ڕاستکردنەوەی ئەو ئەحسایە کە لە ساڵی 1950 کراوە پاش 67 ساڵ گۆڕین دیموگرافی لە کەرکووک ناوچەدا بڕێکراین ئەوەی پشت ڕاست کردەوە کە دکتۆر عومەر وەڵام لەمە یەک پرسیارکەم لێرەیە لە ڕووی ئەوەی کە ینی سەرژمێری ساڵی 50 کراوەتە بنەمایەک بە تایبەتی بۆ کەرکووک و ناوچەکانی مادی 140 کە ینی لەگەڵ سەرژمێری ئەم ساڵ کە ساڵی 2024 ینی بەراورد بکرێت. ئەم بەراوردکردنە لە ڕووی تەکنیشی، لە ڕووی هونەری، لە ڕووی زانستیەوە ینی گونجاوە ئاساییە زەرەرمەند هیچ لایەنێک نابێ ئەگەر ئەم بەراوردکردنە بکرێت. بەڵێ بێگومان ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا بەکاردێت بێگومان ئەگە چاودێریەکی باشی تیا لەسەر بێتن لە ڕووی وەزارەت پلاندانانی هەرێمی کوردستانەوە کە هەردووچیان بە هاوبەشی ئەو داتاوزانیانەی کە دەچێتە سنتەری بەیاناتەکانی حکوومەتی عێراق و بەشێکیشی لە هەرێمی کوردستان دەبێت بێگومان دڵنیام 100% کەرکووک بە پێی ئەو مؤشراتانەی کە لە دوای 2003ەوە کورسیەکانی کەرکووکمان بەدەستهێناوە ژمارەی دانیشتوانی کەرکووک سەرڕای ئەوەی کەوا مادەی 140 و قۆناغی یەکەمیشی جێبەجێ نەکراوە کە ئاسایکردنەوەی کەرکووکە دڵنیام ڕێژەی کورد دەگەڕێتەوە ڕێژە ستاندەرەکەی خۆی کە ساڵی 1950 ژمارەی دانیشتوانی کەرکووک لە ڕووی نەتەوەیەوە ئەو ڕێژەیە تێدەبەڕێنین بەمەرجێک ئەو گۆڕانکاریەی کە کراوە لە 67 ساڵی ڕابردووە بە گۆڕین دیموگرافیای کەرکووک سەرڕای دابڕێنی هەندێک قەزا و ناحێ لە کەرکووک، بەڵام وەکو مەرکەز لە کەرکووکدا دڵنیام کەرکووک و لە ڕووی نەتەوەییەوە دەگەڕێنەوە ئەو ئاستا ڕێژەیەی کە لە 150 کەرکووک بوونە سەرڕای ئەوەی کەوە قۆناغەکانی مادەی 140 جێبەجێ نەکراوە، بەڵام خەڵکە دڵسۆزەکەی شاری کەرکووک سەلماندیان کە بە پانگەوازێکی زۆر احتیاتی خەڵکە دڵسۆزەکەی گەڕانەوە کەرکووک چونکە بەڕاستی کەرکووک ئەبێ ئێستا شەڕی خاکە چونکە بەگەڕانەوەی ئەو ڕێژە ستاندەرەی کە لە ساڵی 1950 کراوە دڵنیام جارێکی تر کەرکووک ڕێژە تایبەتێکی خۆی وەردەگرێتەوە و هەروە سوودیشی دەبێت بۆ هەموو کەرکووکیەکان چونکە دەزانین میزانیەی عێراق
لە داهاتوودا لە ساڵی 25 چونکە بە پێش ساڵی 25 کراوە تقریبا مانگونیوێکمان ماوە دەتوانین گۆڕانکاری لەو میزانێشتا بکرێت کە بۆ پارێزگاری کەرکووک دەکرێت هەم میزانیە گشتیەکە هەم پەرەپێدانی کەرکووک زیاد بکرێت چونکە ڕێژەی دانیشتوانی کەرکووک ئەمجا مستحقاتەکانی طبیعی دەبێتن و دەگەڕێنەوە سەر ئەو بابەتە. دەست خۆش دکتۆر عومەر دێمە وڵات بۆ کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگی تەکنیکی و هەروە هەنگاوەکانی دیکەی تاواکاری پرۆسی سەرژمێری چکە لەم هەنگاوەشە بە کۆتا نایەت کۆمەڵی هەنگاوی گرنگتر هەیە کە ئێمە دەبێت چاوەڕوانیەوە بکەین کاگە مەلاکەریم یعنی یەکێک لە خاڵە گرنگەکان لە پرۆسی سەرژمێری بۆ هاوڵاتیانی عێراق لە نێویاندا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکان بابەتی ململانی ئەوە بوو کە ئێمە لە ڕابردوودا ینی شەڕمان لەگەڵ بەغدا ڕێژەمان و هەروەها ینی ئەو گۆڕانکاری دیموگرافیە بوو کە وەکو دکتۆر عومەریش ئاماژەی پێدا لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و مادی 140 بوو بەڵام خۆشبەختانە ئەگەر لایەنیشی گرنگی تەکنیکی ئەم بابەتە لە بەرچاو بگرین ئەوە تا بۆ نمونە ئیحسای ساڵی 1950 کە دەکرێتە بنەما بۆ ئێمە و بۆ کورد بە تایبەتی یعنی ئەوە تا گرنگی خۆی هەیە گۆڕانکاریەکانی کە لە ئەنجامی سەرژمێریدا دێتە پێشەوە ئەتوانین بڵین ئەو گۆڕانکاریە تەکنیکیانە کاریگەری هەیە بۆ گەشەی زیاتری دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکان بە تایبەت لە ناویاندا کورد؟ زۆر سپاس طبعاً دکتۆر دوو بابەتی گرنگی وروژان ئەمەوێت لەسەر ئەوە بۆ سم دوایی بەمە سەر پرسیارەکە جەنابێت سەبارەت بە مادەی سەبارەت بە سەرژمێری ساڵی 1950 چۆن دەکرێتە بنەما یا چۆن بەراورد دەکرێت لە گەڵ بڵێن ئەم سەرژمێریە و کورد لێرە چی سوود لەوە ئەبینێ دیارە ئێمە وەکو کورد لە ساڵی 2002 پێمان لەسەرەوە داگردووە کە سەرژمێری بکرێ بەڵام هەندێک لەلایەنەکان لە کاتی خۆیان ڕازی نەبوون لە ناو پەرلەمانی عێراقی کورد لە ناو پەرلەمانی عێراقیە و قیادەی کوردی پێ لەسەرەوە داگرت کە لە ساڵی 2010 بکرێ لەو کاتەوە بڕیارێکی محکەمەی ئیتیحادی دەرچوو هەندێک خاڵی جێگیر کرد و لەم دوایانەشە بە بڵێن چاودێری جەنابی سەرۆک کۆمار کۆبوونەوەیەک کرا وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە وەزیرە کوردەکان و وەزارەتی پیلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن لە بەغا لەم ماوەی دواییە نزیکەی مانجێکە دانیشتن و لەسەر ئەو بنەمایی بڕیاری محکەمەی ئیتیحادی کۆبوونەوەیەک کرا دوایی کۆبنەوەکە چەند بڕیارێکی پێ دەرچوو و لە ئەنجومەنی وەزیران چەند بڕیارێکی پێ دەرچوو یەکێ لەو بڕیارە گرنگانە ئەوەیە لە دوای تەوابوونی سەرژمێری ئەبێ وەزارەتی پیلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی پیلاندانانی حکوومەتی ئیتیحادی و بەسەرپەرشتی وەزارەتی ناوخۆی حکوومەتی ئیتیحادی کە ئەوان سەرژمێری 1950 لایە بەراورد بکرێت ئەو سەرژمێرەی کە هەیە بەراورد بکرێت بە سەرژمێری ساڵی 1950 ئەوە یەکرێ و بە هەمان شێوە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیش ئەو بڵێن قایمەیان لایە و لیستیان لایە و داتایان لایە ئەوانیش بە هەمان شێوە لەگەڵ ئەوەشا بەراورد بکرێ و ئەمانە کۆمەڵێک شتە بۆ ئەوەی ئەو بەراوردکاریە بکرێ و بۆ ئەوەی بکرێتە بنەما یعنی ئەو نەتیجەی ئەنجامی ئەم سەرژمێرەی ئێستا لەگەڵ ئەوەی 57 و بە مشارەکەی ئەو وەزارەتانەی کە باسمان کرد لەگەڵ کۆچ و کۆچبەرانیش بۆ ئەوەی یەکلا بکرێتەوە و لە لایەکی تریش ئێستا ئەبێ وارڕێککەوتوین لەو بڕیارانەی ئەنجومەنی وەزیرانە ئەوە هەیە کە ئێستا وەفدێکی یا لیژنەیەکی تەکنیکی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغا بێ لەو جێگایی کە ئەم داتایانە داخلەکرێ بۆ ئەوەی کە داتاکان وەکو خۆی داخل بکرێ و بۆی ئێمە دڵنیا بین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم داتایانە بە ئەلکترۆنی داخلەکرێ خەڵکی ئێمەش ئاگای لێبێ ئەو داتایانە لەو جێگایە چۆن داخلەکرێ و یەکێتر لەو بابەتانەی کە گرنگ بوو قسەی لەسەر بکەین دیارە ئەمە ژمارەی کورسیەکانیش لە ڕاستیا گۆڕێ ژمارەی کورسی پارێزگاکانە گۆڕێ و ژمارەی کورسی هەرێمی کوردستانیشە گۆڕێ ئێمە ئێستا بە تایبەتی ئێمە لەوانەیە جۆرێک لە ئەوە بێنێتە پێشەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم خولە لێگەڕێکە ئێستا ئەڕوا بەڵام بۆ خولی داهاتوو ئەگەر ژمارەی دانیشتوانی حکوومەتی هەرێمی سنووری هەرێمی کوردستان ببێتە 6 ملیۆن و 500 هزار
لەو حاڵەتەیە چۆن تعامل لەگەڵەوەکە کە لە دەستوری عێراقیاتەوە بۆ احتیمال لە 6 ملیۆن و شتێک ئەبێتە 6 ملیۆن و شتێ تا نەتیجەگەت نەنەچێ ناتوانین تەقدیری بکەین یان احتیمالەیە 6 و 400 6 و 700 لەو حاڵەتەیە ئەگەر بۆ هەر 100,000 کەس کورسیەک بێ کورسیەکانی هەرێمی کوردستان کەمە بێتەوە بۆ 6 کورسیەوە ئێستا ئێمە 100 کورسیمانەیە بۆ یاو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی کورد ئەبێ ڕێگە چارەیەک بدۆزێتەوە یا دەستورێک بنووسێتەوە بۆ ئەوی کورسیەکانی ئەوە دیاری بکە بەڵام لە عێراق لە هەندێک پارێزگا بۆ نمونە کەرکووک لە ماوەی ڕابردووە 12 یا 14 کورسی هەبووە 12 کورسی هەبووە سەلاحەدین 12 کورسی هەبووە ئەگەر ژمارەی دانیشتوانەکەی زیاد بکات ئەو کورسیانە زیاد دەکات لە عێراق ئەگەر احتیمالی ئەوە هەیە ژمارەی دانیشتوانی عێراق ببێتە 45 ملیۆن ئەگەر بێتە 45 ملیۆن ئەبێ ژمارەی کورسیەکان لە 325 کورسیەوە زیاد بکرێ بۆ 450 کورسی بەپێی ئەوەی کە لە دەستوری عێراقیاتەوە ئەمانە کۆمەڵی گۆڕانکاریە کە ئەیهێنێتە پێش بۆیە کە ئەم سەرژمێری ئەیهێنێتە پێش بۆیە ئەم سەرژمێریە گرنگە و نەتایجەکانی گۆڕانکاری گەوراکە و نەتایجەکانی لەسەر پرۆسەی گۆڕانکاریەکانی مەلاکەریمەوەی بە ئاراسی ئیجابیە و لە پێناو بەرژەوەندی سەرجەم ناوچەکانی عێراقە بەبێت جیاوازی سەوەی کە جەناب دامەژەی پێدەی ئەکید بە ئاراستەی ئیجابیە بەڵێ دەست خۆش کاگە ئەکید بە ئاراستەی ئیجابیە بۆ هەر پارێزگایەک بۆ هەر جێگایەک دیاریە کرێکە سێکتەری پەروەردە ئەبێ چۆن تەعاملی لەگەڵا بکرێەوە ڕقم و داتاکان چییە سێکتەری تەندروستی و سەرجەم سێکتەرەکان کە داتای زۆر ورد داخلەکرێ لەم چەند ڕۆژەی کەماوە داتای زۆر ورد داخلەکرێ لەسەر ئەو داتایانە گۆڕانکاری بەسەر پارێزگاکانە دێوە بەسەر ئەو خزمەت گوزاری کە بۆ پارێزگاکان و ئەو بجێ کە بۆ پارێزگاکان تەرخانەکرێ بێگومان هەرێمی کوردستانش بە هەمان شێوە. بەڵێ دەست خۆش کاگە مەلاکەریم دێمە خزمەت جناب دکتۆر عومەریانی ئەوەی کە گرنگە ینی قۆناغ بە قۆناغ ئەوە تا پرۆسەی سەرژمێری و ئامار ئەنجامەدرێت ینی خۆشببختانە ئەمە ینی خەونی لە مێژینەی لەوە چێ عراقیەکان و زۆربەی ئەو ینی حکوومەتانە بووە کە هاتوونەتە سەر دەسەڵات لە عێراقدا خەونیانەوە بوو کە ئەم پرۆسەیە بەڕاستی ئەنجام بدەن و بەرچاوڕوونیان هەبێ و حکوومەتی داهاتوو بێتە حکوومەتێکی داتا و ژمارە و لەسەر ئەم داتا و ژمارانی کە وەکو کاگ مەلاکەریم و جەنابیش ئاماژەتان پێدا ینی پرۆسەی گەشەی دانیشتوان پرۆسەی ئاوادانکردنەوەی وڵات پێشخستنی وڵات لە هەموو کەرتەکاندا بێتە ئاراوە ینی قۆناغی چوارەم کە پرۆسەی سەرژمێری ینی هەنگاوی بۆ دەنێت ینی ئەویش بە هەمان شێو قۆناغێکی گرنگە بەڕاستی هاوڵاتیان پێویستە لەم قۆناغەدا لە ڕووە تەکنیکیەکەەوە چۆن خۆیان ئامادە بکەن و ئەوەی کە گرنگە لە قۆناغی چوارەمدا بۆ بەرچاوڕوونی ئێمە و هاوڵاتیان چییە بەڕاستی کاک دکتۆر؟ بەڵێ قۆناغی داهاتوو قۆناغی سبینێتەوە دەبێت قۆناغی داهاتوو پێدەوترێ قۆناغی ئیستبیان کە بەشە گرنگەکەیەتی بە نسبەت وەزارەی پلاندانانی عێراقەوە چونکە ئەگە سەیری عنوانی سەرژمێریەکە بکەین و لە کۆتاییدا کە پاش ئەوەی تەحلیلات دەکرێتن و هەموو ئەو ژمارانەی کە دەستمان دەکەوێت لە ئەنجامی ئەو حەفتا پرسیارەی کە لە ئیستبیانەکەدا هاتووە عێراق دەکەوێتە ژێر هەژمونی هەفتە ستونی ئاماریەوە چونکە هەمومان دەزانین پاش کۆتایی هاتنی سەرژمێریەکە و پۆڵێنکردنی ئەنجامەکانی سەرژمێریەکە ناوەکەی دەگۆڕێت لە سەرژمێریەوە بۆ ئەحسای 24 هەروەها ئەم ئەحساییکەوە ئێستا 24 دەکرێت دانپێنراوە لەژێر دەستوری عێراق و هەروە حکوومەتێکی هەڵبژێردراوە کە ماوەکەی بەسەر نەچووە ئەنجامی ئەم سەرژمێریەش بێگومان هۆبەیەک هەیە یا شعبەیەک هەیە لە نەتەوەیەک گورتووەکان کە ئەم ئەنجامە دەچێتە وێنش لەوێش تەحلیلاتێکی گەورە چونکە خۆبەرای گەورە هەیە کە دەست دەکات بە ئەو قۆناغانەی یا ئیستبیانی ئەو داتانەی کە لە ئەم ئەنجامی ئەو ژمارەی کە بڵێن لە ئەنجامی سەرژمێرەکە دەستمان دەکەوێت هەفتا ستونیمان دەست دەکەوێت ئەم ستونانە بە پێی اختصاصی وەزارەتەکان
هەر وەزارەی لەوانەیە سەرستونێکی بربکەوێت ئەوانەی کەوا کۆمەڵایەتین ئەوانەی کەوا زانستین ئەوانەی ئابوورین ئەوانەی هەر یەکێ لەم بابەتانە دەکترێت و پەیوەندی بڵێن دەدرێت بە وەزارە پەیوەندیدارەکان بۆی لەمە دووە کە پلانی ئەگەر بڵێن 4 ساڵی بێتن یا درێژخایەن بێتن لەسەر ئەنجامی تەحلیلاتی و ئیسیبیانی ئەمان دەست پێ دەکات بۆیە هاوڵاتیانی بڵێن ئەوانەی کە سەرژمێری دەکەن لە عێراقدا قۆناغە گرنگەکەی ئەم قۆناغەیە چونکە بەڕاستی وەک ئەو وایە کە تۆ چیتە لای دکتۆر ئاڕازەکان یا مەسەلەن نەتایجەکانت بەڕاستی نەچێتە ژێر دکتۆرەکە بۆ علاجت بۆ بنووسێت بۆی ئەم قۆناغەش کە قۆناغی ئیسیبیانە زۆر زۆر گرنگە هاوڵاتیان ئەگەر خێزانەکەشیان لە ئاستێکی ئەو ئاستیانین وەڵامی پرسیارەکان بدەنەوە بە شێوەیەکی دەقیقی با کەسێک بەشدار بکەن کە وەڵامەکە بداتەوە چونکە بۆ ئەم دکتۆر عومەر ئەنجامی پرسیارەکان کە وەڵامە درێتەوە ئەگەر ناڕاز بێ یاخود بە شێوازێکی ینی بۆ نمونە منی هاوڵاتی خۆم بدزمەوە لە هەنێ بابەتی هیچ گۆڕانکاریەکەکە یاخود هیچ بەرپرسیارەکە خاتە سەرشانی من بێگومان وەکو شتێکی قانونی هیچ شتێکی بەسەر تۆ نییە بەڵام وەکو وجدان چونکە عێراق پاش ئەم سەرژمێریە وەکو وتم ئەو پرسیارانەی کە لە ئیسیبیانەکە هاتووە پۆڵێنی دەکات هەر وەزارێشی بە پێی خۆی ئەو ئیسیبیانە وەرەگرێت ئەگەر هاوڵاتیەک بە ئەقەست یاخو بە تێنەگەیشتن وەڵامی پرسیارەکان بە دەقیقی نەداتەوە پلانەکانی عێراق لە داهاتووتە بێگومان لە هەموو وەزارەکان و سەکتەرەکاندا بڵێن نادروست دەتوانێت ئیش بکات لەسەر ئەو بەیاناتانەی کە دەستی کەوتووە. بەڵێ لە دوایی 24 سعادەوەی کە حکوومەتی عێراق قەڵێت ئەنجامەکان ڕائەگەێنین ئەم ماوەیە ئاسایی ینی بۆ پرۆسەیەشی گشتی ئاوا گرنگ یان لە ماوەی 24 ساعتە ئەنجامەکە ڕابگەێنێت 48 ساعتە بەڵێ 48 بەڵێ بێگومان ئەوەی بەکار هاتووە تەکنۆلۆژیا خۆمان دەزانین تەکنۆلۆژیایە تەکنۆلۆژیایکی پێشکەوتوو بەکارهێنراوە وەکو ساڵانی ڕابردوونیە لەسەر وەرەقە و کاغز بکرێتن و دوای تەسلیف بکرێتن هەر ئێستا ئەو بەرنامەی کە دەجێتە سنتەری شیکردنەوەی بەیانات بەرنمەیەکی پێشکەوتووە دەتوانێت ژمارەی دانیشتوانی عێراق و کەسافەی سوکانی لە قۆناغی یەکەمدا دیاری بکات بەبێ ئەوەی کە ئەنێردرێت بەڵام ئیسیبیانی حەقیقی گەشەپێدان کەەوەی ئامانجی سەرژمێریەکەیە بەڵێ ئەمە دوا دەکەوێت چونکە لە 22 مانگەوە تاکو دەی 12 بەردەوام دەبێت بەڵام فترێشی تری دەوێت بۆ ئەوەی بتوانرێت ئیسیبیانی حەقیقی و ستونی تەواوەتی ئامارەکان دیاری بکات و حکوومەتی عێراقی لەمە دو اعتیمادی کولی بکاتە سەر بڵێن عەقڵیەتێکی ژمارەی دیجیتاڵی کە لەمە دووە ئێتر بۆ هیچ کەسێک ئەندام پەرلەمانێک کە نوێنەری پارێزگاکەیەتی یا ئەنجومەنی محافەزەیەک یا پێرزگارێک زۆر بە ئاسانی ئاسانتر دەتوانێت داوای مستحقاتی پارێزگاکەی خۆی بکات یا هەرێم زۆر بە ئاسانی دەتوانێت لەو جەدەلەی کە چەند ساڵە بە تەقدیر ژمارەی دانیشتوانی عێراق کراوە و بە تەقدیر مەسەلەن ژمارەی دانیشتوانی هەرێم دیاری کراوە ئەو جەدەلانە بە کۆتایی پێدێت عێراق دەبێتە عێراقێکی دیجیتاڵی ژمارەی ئەم ژمارەیە شاشەیەکە لە پەرلەمانی عێراقدان دەدرێت لە حکوومەتی عێراقدان دەدرێت لە وەزارەکاندا دەدرێت هەروەها لە ئەنجومەنی پارێزگاکان دەبێت لە هەموو شوێنەکان ئەم ژمارەیە داتانە بە هەر کەسە مستحقاتی خۆی دەچێتە لای خۆی و پلانی گرنگ و گرنگتر لەسەر ئەساسی ئەم داتانەی کە دەستی کەوتووە لە سەرژمێرێکی گشتی دیجیتاڵی و دانپێنرا و ئەتیماد بکرێتە سەری چونکە ئەگەر ئێمە بەڕاستی چەند ساڵە ئەو عەشوایەتەی کە دروست بووە لە ناو بەڕێوەبردنی دەوڵەتی عێراقیە کۆڵەکەیەکی زۆر نوقسانمان هەیە لە بەڕێوەبردننی دەوڵەتی عێراقی سەردەمیانە ئەویش بەهۆی نەبوونی یعنی زۆر نامعقولە وڵاتێکی دەوڵەمەندی وەکو عێراق 27 ساڵە سەرژمێرێکی ناتەواوی کردبێت و 37 ساڵە یعنی بڵێن سەرژمێرێکی تەواوی کردبێت ئێستا ئەگەر معدەلی عمر بۆ کەسێک 80 ساڵدا بنێت
یعنی جیلێک هەیە ئێستاکانە لە کوردستان تەمەنی 37 ساڵ بێتن ینی سەرژمێری نەبینیوە ئەمەش بەڕێوەبردننی وڵاتەکە بێگومان بەهڵەیەکی زۆر گەورەیە تێپەڕیوە لەوانەیە ئاساواری ئەو گەندەڵی و عەشوائیاتەی کە لە بەڕێوەبردننی دەوڵەتدا هەبوو بێت ئاساواری ئەوەیە کە ئێمە بەڕاستی سەرژمێرێکی باشمان نەبووە و نەمانتوانیوە فترەیەکی زۆر لەم کاتە کە بەسەرمان تێپەڕیوە بەداخەوە بەڵام إن شاء الله کۆتایی بە هەموو ئەو عەشوایەتانە دێنێت کە لە حکومڕانی عێراقدا بەڕێوە چوە. بەڵێ دکتۆر عومەر دەستخۆش کاک مەلاکەریم ینی خاڵێکی گرنگەوەی کە دکتۆری ژاماژەی پێدا ینی دوایەوەی کە تۆ ئەنجام ڕاگەێنرێتەوە تا کۆمەڵێک داتا و زانیاری گرنگە لە بەردەسایی هەموو ناوچەکانی عێراق ئەوەی کە دەستی ئێوە کراوەترە کات بە تایبەتی جەنابەت چکە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و لە خوورماتووی چکە لە ڕابردوو خوورمات و کەرکووک ناوچەکانی دیکە تاوەکو شنگال وەروە مەخور و تاوەکو خانەقینیش ینی ئەمان زانی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە زۆر کار و پرۆژە و گرنگی پێ نادرێت بەڵام ئێستا ئێوە ئازایەنەتر و چاوکراوەتر ئەبن لەوەی لە بەرامبەر ڕێژەی دانیشتوانی ئەو ناوچانە کە دیارە و بەپێی داتا و زانیاری و سەرژمێریە داوای حەق و ماف و ئیمتیازیە و ناوچانە بکەن ئەمە گرنگە بۆ ئێوە لە داهاتوە بۆ کارکردن بەرچاوتان ڕوونەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لیژنە جیاوازەکانی ئەکید وەک چۆن ئەم ناوچانە گرنگە بۆ ئێمە و گرنگە بۆ هەرێمی کوردستان و بۆ قیادەی سیاسی کورد بە هەمان شێوە گرنگە ئێمە ئەو داتا و ئامارانە لە بەردەستمانە بێ لە ڕاستیە لە 48 سعاتی داهاتووە ئەنجامێکی گشتی ڕاگەیەنرێ بەڵام ئەویتریان دەچێت بۆ نزیکەی 3 مانگ ئەو ئیسیبیانەی کە دکتۆر عومەر باسیەکە ئەچێ بۆ نزیکەی 3 مانگی تر ئەو کاتێمە ئاگامان لە هەموو شتەکانە بێ و ژمارەی حەقیقی کوردی ئەم سنوورانە ئەزانین و پێویستیەکان ئەزانین چییە و ئەزانین مافی خۆمان تا چەنە لێرە پێشتر شتەکان هەمووی بە لە ڕاستیە بە هەڕەمەکی بووە و بە تەقدیرات بووە تەنانەت بە ژمارەی کورسیەکان پەرلەمان و بە ئەو بجانەی بۆ ئەم سرونارە دیاری کراوە و ئەوەی بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە و ئەوەی بۆ ئەم ناوچەی کێشە لەسەر دیاری کراوە ناوچەی کێشە لەسەر و سنووری مادەی 140 لەو شوێنە گرنگانن کە پێویستە ئێمە گرنگیان پێ بدەین ئەکید لە ئەنجام ئەو سەرژمێریە و دوای ڕاگەیاندنی بە تایبەتی ئیسیبیانەکە و زانینی ژمارەی دانیشتوان لەم سنوورە ئەو کاتەوە ئەوەش کە باسم کرد لە ڕاستیە ئەو پارێزگاریەی کە لە مادەی 140 کرێ بەو لجنەیەی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لەسەر داوە ئەوە پارێزگاری لە مادەی 140کەوە ناهێڵێت بکەوێتە مەترسیەوە ئەم سنوورانە سنووری ناوچەی 140 ئەکیدەوە بۆ ئێمە ئەهمیەتی گەورەی هەیە ئێمە بەرچاومان ڕوونترە بێت چۆن خزمەتی خەڵکی خۆمان بکەین و لە بوارەکانی ژیانە لێرە چۆن خزمەتی خەڵکی خۆمان بکەین چۆن هەنگاو بە هەنگاو لەگەڵ خەڵکی خۆمانە ژمارەی دانیشتوانمان چەندێ بێت لەم سنوورانە و بۆ داهاتوو چۆن هەنگاو بنین بۆ ئەوەی ئاگامان لە خەڵکی خۆمان بێت لەم سنوورانە ئەکید گرنگی زۆری هەیە بە تایبەتی بۆ ناوچەی کێشە لەسەر کە ناوچەیەکی گرنگە بۆ ئێمە باشە کەواتە و کاتە توانین بڵین ئەم ناوچانی کە بە ناوچەی مادی 140 کێشە لەسەر دادەنرێ تا ڕادەیەک ینی دەستکراوەتری ژەبن لە ڕووی یاساییەوە بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستور کە یانیە زانین هەمومان کە ئالنگاری و کێشەی زۆری بۆ دروستکرا لە ڕابردوو ئێمە پێشتر لە ڕاستیە هەندێک دوودڵ بووین لەوەی کە بڵێن جێبەجێکردنی ئەم پرۆسەیە کاریگەری لەسەر مادەی 140 بێ بەڵام ئیسە بۆمان دەرکەوت کە بەو شێوەیە کە تەعاملی لەگەڵا کرێ و بەو ڕێقابەیەی کە هەمانە لە بەغا لەسەر داخلکردنی داتاکان کاریگەری خراپی لەسەری نابێ بەڵام ئێمە خۆمان بەڕاستی تا جێبەجێکردنی مادەی 140 و تا جێبەجێکردنی هەرسێ قۆناغەکەی مادەی 140 ئەم سنوورانە لە ڕووی دیموگرافی ئەوانەوە گۆڕانکاری ئەوتۆی بەسەرانایە بە تایبەتی ئیستا ئەوانەی کە لە کەرکووک دانیشتن و خەڵکی پارێزگاکانی ترن ئەوە لەسەر کارتی نیشتمانیان ئەنووسرێن بەڵام ئەگەڕێنەوە پارێزگاکانی خۆیان بۆ نمونەی سەر نزیکەی 10,000 کەس لە هەرێمی کوردستان خەڵکی پارێزگاکانی خواروی عێراقن کرێکارن و لەوێ کارەکەن یا بە جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستانن یا ئاوارە بوونە لەوێن ئەوانەشە بەڕاستی بەیاناتی تایبەتی هەیە قایمەی تایبەتی هەیە بۆی بگەڕێنەوە سەر پارێزگاکانی خۆیان و بە هەمان شێوە لە کەرکووکیش لە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانە هاتووە کە ئەوانە لەسەر کارتە نیشتمانیەکەیان تۆمارەکرێن و دواتر لەوێ ئەوانە جیاکرێتەوە و هەمووی
ئەچێتەوە سەر پارێزگاکەی خۆی و لە ڕاستیا بۆ هەرمی کوردستانی شتێک وا هەبوو کە ئاوارەکان بۆ نمونە ئاوارەکانی خورمات و کەرکوو و خانەقین شوێنەکانی تر لەو شوێنەی کە لێی ئاواران خۆیان تۆمار بکەن بەڵام لە ڕاستیا ئەوە جێی متمانەی ئێمە نەبوو بۆیە نەمانویست ئەو بابەتە بورژێنین یعنی زۆر جێی متمانە نەبوو ئەوەمان بە باشترزانی خەڵکی ئێمە بێتەوە لێرە بۆی نەوەک ڕۆژێ لە ڕۆژان ئەوە بکرێتە بنەما بۆ دەنگدان یا بۆ هەر شتێک بکرێتە بنەما و ئیلا بەو حاڵەتەی کە هەیە و بەو ڕێنوێنیانەی کە لە بابەتی ئامارەکە هاتووە هەر کەسێ پیتاقەوەتەنیەکەی کارتی نیشتیمانەکەی خەڵکی کوێ بێ و شوێنی لە دایکبوونی مەسقەت ڕاستەکەی شوێنی لە دایکبوونی کوێ بێ ئەبێ جیا بکرێتەوە و ئەبێ بگەڕێتەوە ئەو جێگایەی لەوێ جیا بکرێتەوە و بنێتەوە ئەو پارێزگایەی کە لێ لەدایک بووە چکە کارتەکان هەمووی محل و لادە ئەوانەیە لێ نووسراوە بۆیە ئەمە مەترسی ناخاتە سەر مادەی 140 و دڵنیا بووین لەوەی کە ئەوانەی کەرکووک و شوێنەکانی ترێژ و ئەوانەی خورمات و خانەقین و ئەوانش لەسەر ئەو کارتە نیشتمانیە ئەگەڕێنەوە زێدی خۆیان ئەوانیش دۆجیا کرێتەوە و ئەخرێنەوە ئەوانەی کە بە مەبەستی تعریب لە کاتی خۆیان هێنراون یا لەم دوایە لە ساڵی 2007 بەدواوە تا ئێستا هاتوونەتە ئەو سنوورانە ئەگەڕێنەوە پارێزگاکانی خۆیان هەرچەنە ئەگەر لە کەرکووک و خانەقین و خورماتیش تۆمار کرابێتن. زۆر سپاس بۆ کاکەریم شکور لێ پسای بازنەی حەمرینی یەشێتی کە لە خورمات و لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سپاس دەکەم. سپاس بۆ دکتۆر عومەر مامۆ پسپۆڕی بواری ئامار و سەرژمێری کە لە کەرکووکەوە لەگەڵمان بوون. سپاسانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەشکرا خواتان لەگەڵ.